بێگەمان بە تەوەری دوم درێژە بە بەرنامەکەمان دەین کە لە تەوەری دومدا ئەمەژە بە گۆچانی سپی دەکەین، باز لە مێژوەکەی دەکەین، باز لە مامەڵەکردن لەگەڵ نابینایان دەکەین، باز لە هۆکاریەکان دەکەین، بێگومان باز لە کێشە و گیر و گرفتەکانیشان دەکەین. ئێمە هوردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین ئەویش بە میوانداری کاوەسمە خەلیفە کە سەرۆکی ڕێکخراوی ڕۆژنایی جل بۆ قسمەت بەشێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بانی و باش بەخێر بیت. زۆر سپاس. لەسەرتایە کاکۆسمان ئەمەوێت باز لە مێژووی گۆچانی سپیمان بۆ بکەیت، مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە لە هەمان کاتدا هەبوونی بۆ منە ڕۆژی جیهانی گۆچانی سپی هەبوونی ئەم ڕۆژە لە چیدا خۆی دەبینێتەوە، گرنگەکەی لە چیدایە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵی ئەمڕۆکە لەم کەناڵا پیرۆزەوە ئێمە بەسەر کراوینەتەوە لە ڕۆژێکا کە پێنە ڕۆژی جیهانی گۆچانی سپی 15 ئۆکتۆبەری هەموو ساڵێک بۆ ئەم ڕۆژە دانراوە. ئەوەی کە گرنگە ئێمە باسی کەین گۆچان هۆکارێک و ئامێرێکە بۆ لە جیاتی بینینی نابینیان و هەر کەسێکە گۆچانێکی سپی هەڵگرتی بێ و لە دوورەوە هەر کەس ببینێ لە نزیک و لە دوورۆک و شۆفێرێکا کەسێکی ئاسایی ئەزانێ هەڵگری ئەو گۆچانەکە گۆچانی سپیە، هەڵگری گۆچانەکە کێشەی بینینی هەیە و نابینایە. ئەم ڕۆژە چۆن دروست بوو؟ تامان جیمیس بین کە وێنەگرێک بووە لە سەردەمی خوا لە ساڵی 1921 بۆ یەکەم جار دارێکی بەکارهێنا بۆ ئەوەی کە لە بربەست و بەرزی و نزمیەکان و لە خەڵک پارێزرا بێ ئەوەندە بەری نەکەون کە وێنەگرێ بووە بە ڕووداوێک چاوی لە دەستداوە، دواتر نابینا بۆ ئەو بیری کردەوە کە ئەوەندەی کە دەستی ئەگرن خۆی پشت بەخۆی بەسێ و گۆچانێک بەکاربێنێ لە بری بینین. هەستی کرد کە زۆر بەری ئەەکەون لە شوێنەکانە بۆیە بیری کردەوە کە سەرتاسەری گۆچانەکە بۆ بەیاخی کەسی بۆ یاخ بکە بۆی کە جیاواز بێ لەو گۆچانانەی کە خەڵک بەکاری ئێنێ، چونکە گۆچانی شوان هەیە، گۆچانی پێغەمبەران هەیە، گۆچانی نمایشکردن هەیە و کوانی کە کەسانی دەسەڵاتدار و مەسەلەن مستەشار و شتەکانی زوو کە بەکاریانە هێنا، لەگەڵەوە گۆچانی شاخەوانی ژەیانی ئەو کەسانی کاچن بۆ شەخانی بۆ شوێنە سەختەکان گۆچانێ شێوازێ لە گۆچان بەکارهێنن، ئەمە هەموویش هەر کەسە و بە پێی شێوازی بەکارهێنانەکەی ئەگۆڕێت. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە گۆچانی سپیەوە هەیە تایبەتە بە نابینان لە 1920 و دواتر لە 1930 کە لە فەڕەنسا بەکارهێنرا و دواتر ڕیچارۆرد لە 1964 و ئەوەی گرنگە لە 1948 بۆ یەکەم جار ڕۆژێک دانرا کە پێ بڵێن ڕۆژی جیهانی گۆچانی سپی بە پشگیری یەکێتی نابینانی جیهانی ئەو کاتە ئەم بڕیارە دراوە و لەو کاتەوە گەنێکی بە ڕۆژێک دراوە کە پڵێن ڕۆژی گۆچانی سپی و لە ساڵی 1970 وڵاتە عەربیەکان گرنگیان پێیەوە، بەڵام منۆکو خۆم لە هەرێمی کوردستان ئەشێت زیاتر ئەو گرنگی کە من پێداگریم کردی بێت لەسەر بۆنە مناسەبەکانی تایبەت بە نابینیان بۆ لە 2008 بۆ 2009 بە بەردەوامی هەموو ساڵە گرنگی بەم ڕۆژەیەوە و لە کەناڵەکانە و پرۆژەی تایبەتمان هەبووە لەو ڕۆژە بۆ ئەوەی کە بیسەلمێنین کە ڕۆژێک هەیە لە هەرێمی کوردستانە ڕۆژێکی جیهانیە و ئاگاداریان بکەینەوە لەم ڕۆژە و بتوانین مەعانات و بابەتەکانی تایبەت بە نابینا بگەێنین. زۆر باشە کاکۆسمان، لەوانەیە هەموو تاکێک ئاشنایەتی بەوە نەبێکە گۆچانی سپی یاخود ئەم گۆچانی ئێوە بەکاری دێنن نیشانەیەکە بۆ ئەوەی کەسێکە گرفتی بینینی هەیە. دیاریکردنی ئەم ڕۆژە بەسەرکردنەوەی ئەم ڕۆژە لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەن ڕاگەاندنکارەکانەوە تا چۆنە گرنگە بۆی هاوڵاتیان بتوانن بە تەواوەتی بەم بابەتە ئاشنا بن. ئەوەی کە گرنگە ڕاگەاندنەکان توانێنە ڕۆڵێکی باش ببینین و بە تایبەتی من هەموو ساڵێک لەم کەناڵە پیرۆزە بانگێش کراوە بۆ ئەوی کە ڕۆژ زیاتر گرنگی پێبین، ئەمەش جێ دەستخۆشیە کە کەناڵە گرنگی بەم بابەتی خاوەن پێداویستەکان نابینیان بدان. پێشتر کەسێکە لە شەقامێکە گۆچانێکە بەدەستەوە بواە ئەگەر سپی بواە یاخر هەر گۆچانێکی تر بواە لەو کاتە کەسەی دەکرد تۆ لە شەقامێکە وەسایی وا بیرێکردەوە کە تۆ پەڕیتەوە ێسەر خۆڵەکرد بە قۆڵ تاوی بریدا ئەو بەر شەقامەکە بێ ئەوی لێو بپرسێ هەر یەکسەر خۆڵەکرد بە خۆڵی ئەبریتە ئەو بەرەوە. بەڵام ئێستا زۆر گۆڕاوە، ئێستا لە تۆ لانەیە تۆ بۆ تەکسیەک وەسابێتی، لانەیە تۆ چاڕی کەسێکە کردبێ لەسەر شەقامەکە کە بێت هەڵەگرێت مەبەست نەبوو بێ کە بچیتە ئەو بەرەوە کە تۆ چیتە ئەو بەرەوە کێشەیەکی زیاتری بۆ دروستە بێ لە سۆرا ئەمستان چۆن بیتەوە بۆ ئەم بەر. بۆیە ئێستاێتە بەردەمە دەڵێ ئەم کاتەوە باش هاوڕێ یان براکەم پێویست بە چییە چۆن هاوکاریت بکەم. ئەمە جوانترین شێوازە کە لەگەڵ نابینا بەکار بهێنرێ و شێوازی مەعامەلەکردن لەگەڵ نابینا زۆر جیاوازە لە خاوەن پێداویستەکانیتر. بۆ نمونە تۆ کەسێکی ڕێگەش جیاوازی یاخود هەر شێوازێک یعنی تۆ کاتێ تێ دەستی نابینایە بگری بێ قۆڵکی بە قۆڵیا و دەستی چەپی بگری بڵێن دەستی چەپی نابیناکە ئەگری دەستی ڕاستی بەتاڵ بێ، یعنی بە دەستی چەپی نابیناکە بە دەستی ڕاستی کەسە چاوساقی گیرا بێ دەستی ڕاستی بەتاڵ بێ بۆ ئەگەر ئەو کەسە
هەڵەیەکی لە ڕۆیشتنا لە چاڵێکە لە بەرزیەکە لە پلیکانێک ئەو کەسە بەدەست ڕاست توانێت خۆی بگرێتەوە و هەنگاوەکانی ئەبێ هەردوو قاچە ڕاست بۆ پێشەوە بەیەکەوە هەردوو قاچی چەپ بەیەکەوە بۆ ئەوی بەرز و نزمی تاسە دروست نەبێت لەبینێ بە هاوسەنگی دوو کەسەکە پێکەوە بڕۆن و ئەوەی کە شێوازێک مەسەلەن دەستیەگرێ بە دوای خۆیان ڕاکێشێ ئەوە شێوازێکی ناشرینە یاخ بە دوو پەنجە چاکەتێکە یەگرێ بۆ شوێنێکی ئەبات ئەیپەڕێنێتەوە یاخ لە شوێنێکەوەی بە شوێنێکی شێوازێکی ناشرینە ئەوە ینی نەکردنی زۆر باشترە لەکردنی بۆیە باشترین شێواز ئەوەیە کە پرسی پێ بکەی و دواتر بۆ شێوازەی کەوتمان بە دەستی ڕاستی کەسەکە دەستی چەپی نابیناکە بگرێ و بتوانێت هاوکاری بکات و ئەوەی کە ئێمە هەمیشە پێداگرێکین لەسەر ئەوەی کە بابەتە کۆمەڵایەتیەکان و ئەو بابەتانی کە زیاتر ئاشنیان بکەین لە ناو خەڵکە و نابینا کەسێکی دیارە و ڕۆژانە خەڵک نابینا ئەبینێ لەسەر شەقامەکان لە شوێنە گشتیەکانەوە یەکە بەرزی و نزمی شەقامەکان کاریگەری هەیە لەسەر ڕۆشتی نابیناکان و گوێزانەوەی شتەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر کە نابینا زیاتر پێشتر ئاشنا بۆ شتە بەڵام ئێستا گۆڕاوە یان چاڵێک هەڵکەندراوە زۆر لەم شتانە زۆر کێشە بە نابینان دروستەکەن بەڵام گرنگەوەیە گۆچانی سپی ئەگەر سەرتاسەری گۆچانەکە سپی بوو ئەوە هەڵگرەکەی کێشەی بینینی هەیە ئەگەر 20 سامتینی گۆچانەکە سوور بوو لەگەڵیا ئەوە ئەبێ شۆفێر یاخۆ کەسانی کە بزان جگە لەوەی ئەم کەسە کێشەی بیستنی هەیە کێشەی بینایی هەیە کێشەی بیستنیشی هەیە ئەگەر شۆفێرێک بێ لە دوورەوە هۆڕینی بۆ لاوەی نەپەڕێتەوە ممکنە ئەو گوێ لە هۆڕینەکە نەبێ بۆیە بێ ئاشنابین بەو شێوازانەوە ئێمە لەم مای پێشوا کە چێنتە لای بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری هاتوچەی سلێمانی تەنانەت داوامان کردووە کە یەکێ لەو پرسیارە تیۆرانی کە هەیە گۆچانی سپی بێ یعنی 400 پرسیارە هەرچەندێکە کە شێوازەکانی هاتوچۆ دایان ناوە وەکو پرسیار ئەبێ یەکێ لەو پرسیارانە ئەوە بێ مەسەلەن کەسێکە کام لەمانەی خوارەوە هەڵگری گۆچانەکە نابینایە ینی گۆچانەکان گۆچانی شوان گۆچانی سپی گۆچانی ئەوە دابنرێ بۆ ئەوەی کە زیاتر خەڵک ئاشنابن بە تایبەتی شۆفێران بەڵێ زیاتر ئەوەی تۆ ئاماژە پێکرد باسکردن بوو لە شوێنە گشتیەکان دایخود ئەوانەی لەسەر شەقام من چۆن مامەڵە لەگەڵ ئەوانەدا بکرێت کە نابینان بابینە سەر بە تایبەت شوێنە دامەزراوەکان یاخود دەستگا حکوومیەکاندا پێ دوای لێش ئەبێت هاوکارێک دابدرێ خۆڕێنمایەک دابدرێت کە چۆن بۆ نە هاوکاری یاخود چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکەن کە گرفتی بینینیان هەیە بەڵێ تەمان بڵێن کەسێک مامۆستایە نابینایە لە ناو فەرماگەیەکە هەموو ئەوانەی کە لەوێ وردە وردەخواان ڕایان لەگەڵەوەی کە چۆن معاملە لەگەڵ ئەم کەسا بکەن بەڵام ئەم کەسەش ئەبێ خۆی هەوڵ با زۆرترین ئەرکەکان لەسەر شانی خۆی بێ یعنی شێوازی ڕۆیشتن مەسەن گۆچان بەکار نێنێ هەر دەستی بگرن بۆ پۆلەکان و بیهێنەوە ئەوە شتێکی گونجاو نییە ئەبێ خۆی بەزیرەکی خۆی گۆچانەکە بەکار بێنێ بچێتە ناو پۆلەکە ئەوە مسەیتەر بێ بەسەر ئەو تەلەبانەی کەوا لە ناو پۆلەکان و تاقیکردنەوەکان هەموو ئەو شتانی کە پێویستن خۆی پشت بەخۆی ببەستێەوە هەموو ئەو شتانەی کە بەخۆی ناکرێ بۆ نمونە مەسەلەن خوێندنەوەی پرسیارەکان ممکنە پێویست بە مامۆستایەکی چاوساکە پرسیارەکان خوێنێتەوە بۆ تەلەبەکان لە کاتی تاقیکردنەوە ئەمەش من زۆر جار کە هاتووم وەکەوەی کە مامۆستا بۆ پرسیارەکانم هەر هەمووی لەبەر کردووە و لە پیتی یەکەمەوە تا دو پیت هەمووی لەبەر خۆم پرسیارەکان خوێنێتەوە بۆ قوتابیەکانیان بە خوێندکارەکان تەنانەت ئەوە شەتوانی ئەمە خۆمان پشت بە خۆمان بەسین بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ کەناڵەکان کاریگەریان هەبووە لەسەر خەڵک و شێوازی تەعاملکردن لەگەڵ نابینا خان پێداویستەکان زۆر گۆڕاوە و ئەوەی کە گرنگە ئێمە ئێمڕۆ زیاتر پێداگریکین لەسەر ئەوەی کە بابەتی هاوسەرگیری بۆ خان پێداویستەکان بە تایبەتی نابینا ئەو قۆناغی نەبڕیەوە بە تاوەتی چونکە ئێوە کە باسی ئەوواکەن لە شوێنە گشتەکان و یاخود لە ناو کۆمەڵگا چۆن تەعامل لەگەڵ نابیناکرێ کەسێک نابینایە ینی هیچ کێشەیەکی نییە لە هەموو شتێکە بەتوانایە تەنها لە مەسلەی بینینە کێشەی بینینی هەیە ئەڵێ بیگرە مشتێکە و بەرێ دەشتێکە کە چاوە لێرە کەسێکی مەسەلەن پرۆسەی هاوسەرگیری کچێکی چاوساق حەزەکە هاوسەرگیری لەگەڵ ئەم کوڕاکە هەموو شتێکی یەکتریان بەدڵە بەڵام کە هێتە سەر داواکردن تەمەشاکەی کەسەکان زۆر تەداخولەکە ناو ماڵە تەنان دراوسەکان خاڵم و ینی مام و ئەمانە هەمی تەداخولن زۆر جار هاوڕێکان تەداخولەکەن لە کاتێکە کە ئەمبێ ئەم پرۆسەیە پیرۆسترکەن ئەم پرۆسەیە زیاتر گرنگی پێبن ئاسانکاریان بۆ بکەن چی بەداخەوە زۆر جارە بیستین کە کێشەی گەورەتە دروستەکەن لە ناو بابەتانە زۆر باشە کاکوسمان تا چنێ لە ڕێگەی قوتابخانەکانەوە لە ڕێگەی دامەزراوەکانەوە لە ڕێگەکان کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەم هۆشیارانە و ئەم گرفتانەی ئێوە کە باسی دەکەن بۆ هاوڵاتیان
خراوەتە ڕوو بۆ ئەوەی ئەم دەستێ وەردانان لە ژیانی هەندێک کەسدانەکەن ژیانی ئێوە ئاسانتر بکەن هاوکاریتان بکەن بۆ پێی بۆ ڕێنمایانی کە تۆ لە سەرەتای پرۆگرامەکەی باسە کرد. بەڵێ تەمان ئەمە جێ دەستخۆشیە کە قۆناغێکی باشی بڕیوە ڕاگەاندن کاریگەری باشیان هەبووە بۆ نمونە لە سەردەمی هەشتاکانە مەسەلەن ئەمان بیست دەی و مەلا دەستی گۆچانەکە و گرا کەسێکە نابینا بوو گۆچانێکی بەدەستەوە بۆ یاخود مەسەلەن تعلیقێکیانە یاخود بە مەلاکوێرە نایانە بەریان زۆر شت لەم بابەتانە ئەخۆ مەسلەی کوێر لەگەن نابینا تەنها پیتن نراون بەیەکەوە بەڵام کاتێک کە پیتێک نابینا پێی دڵگران نابێ بە شەیەکی کوێر دڵگرانە بێ ینی بۆچی ئێوە لە کاتێکە ئەو شەیە ببیستین کەواتە خۆی بۆ خۆی کەناڵەکان یعنی زۆر کاریگەریان هەبوو لەسەر ئەم بابەتەوە ڕوانگەی خەڵک بە شێوازێک گۆڕاوە کە ئەمڕۆ جێی دەستخۆشیە و ئەوەی کە گرنگتریشە مەسەلەن لە بابەتی ژمارە 16 ڕێنمایەکانی شارەوانی کە ئەڵێ هەر بینایە هەر شوێنێک کە دروستەکری هەر موئەسسەیە کە دروستەکری ئەبێ پابەندبوونی تیابێ بەو ڕێنمانەی خان پێداویستێت تایبەتەکان بۆ نمونە کەسێ لەسەر عەرەبانەیە چێتە ناو بینایەک و هەمووی پلیکانەیە بێ دوو کەس بێن ئازەڵاتیان بەقۆت بێ ئەم کەسە بە عەربانێک هەڵگرن بیخەنە سەر شوێنێکەوە کە پلەکانەکان تێپەڕێنێ لە کاتێک ئەگەر ڕەمپە دروستکرێ ئەم کەسە حراج نابێ بۆی لە هەموو دقەیەکا پێویستی بەیەکێ بۆکو برایەکمان کە باسی کرد لەسەر عەرەبانەی ئەڵێ چوومە بازاڕێکەوە کراسیە بکڕم یعنی هاوسەرەکەی چۆتە قاتی سەرەوە ڕەنگەکەی بۆڵ بژات دوای هاتۆتەوە بە خوارەوە ملوانی هەبییان نەیبێ دوای چۆتەوە بە سەرەوە هاتۆتە بە خوارەوە گیرفانی هەبییان نەیبێ ینی ئەم هەموو پرسیار و پرسیارکە لەسەر کراسێک شێوازی کراسێکە کەسێکە لە بژەیەکە سە عەرەبانەیە خۆی بۆ خۆی ئەوەیە تەنها کە ڕەمپەیەک دروست نەکراوە لە شوێنە بۆی ئەمە وەکو ڕێنمایی هەیە بەڵام بەداخەوە کە دروست ناکرێت کەس نییە لەم بابەتە پرسێتەوە حکومەتەکە بڕیارێک دەرەکە لە هەموو تەندروستیەکانە بۆ خان پێداویستەکان بێ بەرامبەرە لە هەموو شوێنەکانە ئەم ڕێنمایانە ئەبێ جێبەجێ بکرێ بۆ خان پێداویستەکان کەسی لە کاتێکە یەکێ جێبەجێەکە یەکێ جێبەجێ ناکە مەسەلەن خاون پێداویستی تایبەت کەمەندامان و نابینان لە سەرەگرتنە کە سەرە ناگرن شەکانیان بۆ جێبەجێکرێ لە فەرمانگەیەک زۆر ڕێزلێگرێک و فەرمانگەی هاتوچۆ کەسێکشی بۆ دابین کردووی لە فەرمانگەیەکی تر لاانێ ئەمە هەر پێ نەگەیشت بێ بۆی ئەمەش ئەکەوێتە سەر شوێنەکان کە بڕیارەکان لەلایەن بەڕێوەبەرەکانەوە پەخش ناکرێ بەسەر کارمەندەکان. سەبارەت هەر لەسەر بابەتی هاوکاریدا بمێنینەوە بەشێکی زۆریان بۆ نام خاوەنی بەهرێکی تایبەتمەند یاخود بەهرێکی جیاوازتریان هەیە کە دەکرێت بوونە لە چاوساغێکا بوونی نەبێت تا چەند لایەنەکان بۆ منە ئەم هاوکاریان گرتوتە ئەستەوە کە بتوان بەهرەکانی ئەوانیش دەربخرێت و بتوان ئەوانیش بمنام هاوکاری کۆمەڵگە یاخود پەنجەمۆریان بەسەر کۆمەڵگاوە دیار بێت. بەڵام پرسیارێکی جوانە ینی ئێمە کە دروست بووین مەسەلەن زۆر قسەمان لەسەر کرا زۆر راپۆرتمان لەسەر درا زۆر شتیان لەسەر وتین کە ڕۆژێکیان و مۆڵەتیانە ڕۆژێکیان و ڕێکخراوەیەکی ئاوان و زوو کۆتایانیەوە زۆر لەم بابەتانە بەڵاوی ڕاستی بێ ئێمە کە دروست بین کە مەبەستمان بووە بۆ خزمەت و بۆ خزمەتیش دروست ببین گوێمان بۆ پرۆپاگاندا نێدا و بەردەوام بووین لەسەر کارەکانمان و بۆ یەکەم جار گۆچانی زیرەکمان دروست کردووە کە گۆچانە دەنگی لەسەر بۆ دواتر چاپاڵێەوە بۆ خانمانی نابینا کە لەناو مەطبەخا بەکاری بێن کاتێ داخێک شەربەتی تێەکە ئەوسا بە هەستی پەنجەی ئێزانی کەپڕ بووە ممکنە یەکێک ئەو حاڵەتە ببینێ بڵێ ئەو شەربەتە ناخواتەوە دڵی نایبا لەبەرەی پەنجەی خانمە نابیناکەی بەرکەوت بێ بەڵام ئێستا ئەو ئامێرە مەسەڵی خاتە سەر لێواری پەرداخەکە پێڵێ ئەگادار بە پڕ بوو پێشەوەی پڕ ببێ یاخود کوپێشیرە یان ئاوێکە یا هەر شتێکی کە بێ دواتر بیرمان کردەوە کە لە هەموو زمانەکانی سەرانسەری دینا دەنگی کوردی هەیە بۆ کاتژمێرەکان و زۆر ڕێنماییتر بەڵام ئێمە نەمان بوو بۆیە بڕارمانە هەر لە ناو شاری سلێمانی و لەڕێ ئەم ڕێکخراوە ئەو کەسە داهێنەری کە کەمبینایە لای خۆمان ئێمە هەوڵمانە کە ئەم کاتژمێرە کە نابینان زۆر زۆر دڵخۆشن پێی دروستی بکەین وە بیگەین دەستی نابینایە کاتی ئەمە کە دەست پێکە بنای ڕێکخراوەکەەوە دەست پێکە کاتژمێر 27 خولەکی بەیانیە ئەمە 5 فەرزە بانگی کاتژمێر 23 خولەک ماوە بۆ بانگی نیوەڕۆ ئەلە دوو کاتژمێر 23 خولەک ماوە بۆ بانگی نیوەڕۆ کاتە 5 فەرزە خۆی بانگە فەرمێ ئەمە دروست یعنی لە دروستکراوی خۆتانەکە ئەمە لە سەرانسەری دنیا شتێک نییە لەم بابەتە ئێمە خۆمان 2021 23 ڕزبەری 2721 کوردی ئەمڕۆ ڕۆژی جیهانی گۆچانی سپیە ئەو تا پێم ئاڵێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی گۆچانی سپیە ئەمڕۆ ڕۆژی جیهانی گۆچانی سپیە یعنی ئەو بەروارە چی هەبێ ئەو شتەش پێڵێ ئەم خزمەت گوزاریە لە چلەی هاوین و زستاندا کارایە ئەمە لە چلەی هاوین و زستانە پێتاڵێ مەسەلەن چەند ڕۆژی چ لە ڕۆییوە چەند ڕۆژی چلەی هاوین ڕۆیان چلەی زستان ڕۆیشتەوە هەینی ئەمە ئەمڕۆ لە هەینیە هەینی
ئەلە پلەی گەرمیسی پلەی سەدی ئەمە کۆمەڵێشتی تریشی تایە کە ئێمە توانێمانە هەر جیهازێکی کەژ ئەوش دیسانەوە بەدەستەوەی ئەمەیان ئەمەیان چۆن بەکاری ئەمەیان تازەترین جیهازە هەتاکو ئێستا ئەمە ئیمڕۆ بەردەستی منیشکەوتووە یەک نابینانە لە سەرانسەری هەرمی کوردستان ئەم جیازی دیەوە نەگوێی لێ بووە ئێمە توانیمان ئیمڕۆ سواز بخوا کە ئەم جیازش بەرهەم بێنین و یەکەم کەناڵ لێرەوە پەخشی بکەین کە ئەمە ئامێرێکە دروست کراوە بۆ ئەوەی چۆن کەسانی چاوساق لە مۆبایلەکانیانە یاری لە ئابە و ئەو شتانی کە فەراقی پێپڕەکەنەوە یاخود وەکو زاکیرێکی مێشە بەکارێنن کە بۆ نابینا ئەم شتە نییە چکەوانە زیاتر بە چاوەکرێ ئێمە بیرمان کردو لە ئامێرێکە دروستیکەین و ئەم ئامێرە وا بکە کە نابینان کاتەکانی خۆیان بەم ئینە بەسەر بەرن وەلەکە ئەوەشە زاکیرەی مێشک مەشقەکانی مێشک بەقوت ئەکا ینی زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە تۆ بەردەوام کاتێکی زۆر بەڵام لەگەر ئەوە کاتەکەش بە فێڕۆ نەڕوای ینی کۆمەڵێکی زانیاری ئەمە پێت ئەڵێ کام یاری هەڵەبژێری چکە ئەمە یاریێکی تایە بە سەدان پرسیار و وەڵامە ABCD کە هەڵەبژێری دوای تریشان پرسیارێکە بیری ناوبیر ئەمە بیری ناوبیر ئەم بابەتە یعنی حتا قۆناغەکان ببڕی کۆتایی نایە ینی بە ملیۆن وەڵام بیتەوە هەر ئەڕات ئەو یەکێکە لەوانەیە کە تۆ بەردەوام مەتوانی زاکیری مێشک وەشقەکانی مێشکت بەردەوام خانەکانی مێشک بەرز ڕاگری و بتانی کە کاریگەریکی باشی هەبێت لەسەرەوەی کە نابینان لە ماڵەوە گۆشەگیر نەبن. بەڵێ کاک عوسمان ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی گۆچانی سپیە تا چەند دەکرێت بۆم ئەم ئەمەرانی تۆ بەدەستەوەی خۆت ئەو گۆچانە سپیە زیرەکە بترێت بە گشت نابینان بۆمە ڕۆژانی کە ڕۆژی جیهانی کە تەرخان بکرێت لە مەراسیمێکدا لە ڕێوڕسمێکدا بە تای بەسەر ئەوانەی کە گرفتی بینینیان هەیە بەش بکرێت. باڵێ سێک دەخەوە دەست پێکردنە ئەمە لێکدا 6 دەکاتە چەند ئەمە بڵێن تۆکسە بە ژمارەی نووسیاڵی ئەو ناکە بۆ ئەوەی کە وەڵامەکە ڕاست دەرچێت دوای پرسیارێکی تریە پرسیارێکی تریە و بەردامیش پرسیارەکان قورسە بێ بەڵێ لێرە بەداخەوە وەڵامەکەت هەڵە وەڵامەکە بریتیە لە گەڕانەوە بۆ لیستی سەرەکی یاری هەڵبژاردن و زانیاریەکانە 3 2 1 قۆناغی 1 کام پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خاوەنی سەد هاوسەر بووی ئەی سولەیمان B داود C نوح D ئیدریس. ئەمە مەبەستەکەمان لەوەیە کە ئێمە بتوانین ئەو کاتێک کە نابیناکەش سەرقاڵە بێ بە بڵێ ئامێرەکەەوە زانیاریکی باشیشی دەستکەوێت کە بە سەدان پرسیار لە ناو ئامێرەکە جێگەیە بێتەوە و بتوانین کە ئەو گۆشەگیرەی نابینان کە بەردەوام نابینا لە چوارچێوی دیوارێکە لە ماڵاکە ئەمێنێتەوە بەهۆی ئەوەی کە لە ڕووی داراییە وەزی باش نییە مەسەن نابیان بێتە دەرەبێت تەکسیە بگرێ ئەم سەر و تەکسی ئەو سەر تەکسی بێتە دەرەوە بۆ ئەو شوێنی کە مەبەسێتی زۆر جارە مێنێتەوە ئەگەر لە حاڵەتێکیەوە بتوانین ئێمە ئامیر بگەین دەستی ئەو نابینانەکە سەرقاڵن پێوە ئەو گۆشەگیر و دەروون ڕووخاوی کە زۆر جار نابینا تووشێ بێ پێم وایە بتوانین هۆکارێک بین بۆ باشکردنی ئەو حاڵەتە. بەڵێ باشە کاک عوسمان و هاوکارم هەنا پێشتریش ئاماژەی پێکرد کەسانی نابینا ڕاستە نابینیان بەڵام چەندین بەهرەی چریان هەیە هاوکاریکردنی ئێوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە تا چونێک هاوکارە بۆ ئەوەی لەم ئامێرانی کە ئێوە ئێستا بەم سوودەوە بۆ هەموو سوودەوە خستوچانەتا بەردەستی نابینایان تا چونێک هاوکاری ئێوە دەبن بۆ ئەوەی ئامێری تر لەم شێوەیە دروست بکەن ئەو فەراغانی ترکان نابینایان پێویستیان پێەیە لە کەسانی تر بپرسن بتوانن خۆیان لە ڕێگەی ئامێریکە و وەڵامەکەیان بەدەست بخەن. بەڵێ ئەوەی کە جێ دەستخۆشیە ئێمە متمانە لەسەروی هەموو شتەکانەوەیە کە چەندین خێرخوازی ئەم شارە ئەمان ناسن و بەردەوام هەنگاو بە هەنگاو لە پشت کارەکانی ئێوە بوون و توانیوانە پشتگیریکی باشمان بکەن و ئێمە بەردەوام بتوانین لەسەر پێی خۆمان ڕاوەستین و بتوانین بەردەوام خزمەتیچین و توێژی نابینیان کەین بەبێ جیاوازی هەموو ئەو ئەندامانی کە لای ئێمە ناگەنە 500 کەس بەڵام باوەڕتان بێ لە یەکەوە هەتاکو دوا ژمارەی ئەوەی کە توانیمانە هاوکار بووین بۆی بەبێ جیاوازی هەمیشە وتومانە لەناو کۆبوونەوەکانە پێنج نابینا دەست هەڵبڕێ بڵێ من لێم نەپسراوەتەوە هیچم بۆ نەکراوە ئێمە ئامادەی ئەو دەستی باڵایە دەست لە کار پێشینەوە کۆمەڵی خەڵکی کە بێنە پێشەوە بۆیە ئەو جیاکاری کە بکرێت ناو ڕێکخراوەکە شتێکی باش نییە ئەوەیە کە تۆ ئەمانە هەمووی کە ئەندام من مافیان هەیە لەم ڕێکخراوە و بتوانین کە بە شێوازێک کاریان لەگەڵا بکەین کە جیاکاریتیان نەبێ و هەموو ئەو خێرخوازانی کە لەم شارە بەردەوام هاوکار بوون لەگەڵ ئێمە جێی دەستخۆشیە
و ئێمە ئیدارەی گشتی یەکێتی زۆر جار هاوکاری کردوین و توانیا هاوکار بن بۆمان کاتێککە ئامێرێکمان دروست کردووە پارەی تێچۆکانیان گرتوۆتە ئەستۆی خۆیان خۆتان نەزان ئەگەر لە پشت ئەم ئیشانەوە ئەگەر کەسانێک هاوکار نەبن لەگەڵ ئیشەکانی ئێمە ناتوانین بەردەوام بتوانین داهێنانکوی بتوانین ئەو شتانە دروستکەینیان پارێزگاری سلێمانی کە مەسەن تێچووی گۆچانەکانی گرتوۆتە خۆی و زۆر جار خێرخوازانی ناو شاری سلێمە هەل لە کاکزاری کەریمە ڕۆژ و هەتا دو هەمینیان تانان ئەمڕۆ خاڵەبەکری نابینا کە خاوەنی نووسینگەیە خاڵەبەکر ئەمڕۆ سپۆنسەری هەموو ئەو کارانەی کردووە کە لە سەیرانگای ماریانە ئەمڕۆ کاتژمێر 2 مەراسیمێک سازەکەین هەموو چالێکەکانمان ئەمڕۆ لە کاتژمێر 2 کە هەموو تێچووی ئەم بابەتانە هەمێگرێتە ئەستۆی خۆی کە خاڵەبەکە خۆی نابینایە یانەوە جێ دەستخۆشیە کە نابینایە هاوکار بێ بۆ ڕێکخراوێکی نابینایی بۆیە ئێمە وەکو خۆمان ینی سوپاسمان هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە هاوکارن لەگەڵمان و بۆ هەموو ئەو کەناڵانی بەردەوام بەسەرمانەکەنەوە و هەموو ئەو کەسایەتیانەی کە دڵسۆزانە سەیری ئیشەکانی ئێماکەن چونکە بەڕاستی چەپڵە بەدەستێک لێ نادرێ ئێمە خۆمان بە قەرزاری هەموو ئەو خێرخوازان ئازانین کە هەمیشە خۆشەویستیان هەیە بە نابینا و هەمیشە ئەیانەوێت نابینای خزمەتیان پێ بکرێ و نابینایان بەچین و توێژێکی خۆشەویست لەلای ئەوانە ناسرێت. بەڵێ سەبارەت بە پێداویستیەکان یاخود ئەو هەندێک لە بابەتەکانی دیکە کە پێویستە بکرێتە بەر دەستی نابیان بۆ منە ئاسانکاری بێت گەر بە نمونەیەک وەری برین بۆ منە کتێبە جۆر بە جۆرەکان لە هەر بوارێکدا بێت ئەبینین بەشەیەکی جانکەیە ئەمەش دەکرێت ئەوانیش بتوانن بۆ منە کتێبە جۆر بە جۆرەکان گوێبیستی بن یاخو بابەتە جۆر بە جۆرەکان بزانن ئەمە تا چەند گرنگە بۆ منە لە هەموو بوارەکاندا کتێبەکان لە هەموو بوارەکاندا بخرێتە بەردەستی نابینان ئەمەش دەکرێت بڵین ئاسانکاریەکی پێداویستیەکان بێ بۆ ئەوان. بەڵێ ئەو پرسیارێکی زۆر جوانە بەداخەوە وەزارەتی پەروەردە کە ماوەی چەند ئەوە ئێمە 30 ساڵ تێپەڕین لەم هەرێمە هەتاکو ئەمڕۆ وەکو خودی خۆم لە 2000ەوە 21 ساڵ تێپەڕانە کە بەردەوام ساڵانە باسی ئەوم کردو داوای ئەوم کردو کە وەزارەتی پەروەردە چۆن پەرتوک و کتێبی منهەجەکان بۆ هەر خوێندکار و قوتابیەک دابینەکە پێ ئەدرێ بەڵام بە نابینایەک بۆچی کاتێکە نابینایەک مەسەلەن پەرتوکەکان وەرگێ خۆ نابێت کتێبی چاوساخانەی بێتی کە هیچ سوودێکی لە نابینێ ئەبێت ئەم کتێبانە بەدەنگ پێ بدرێت کۆی کە بەڕێستان باستان کرد ئەم کتێبانە بەدەنگ ئەگەر مامۆستایەکی منهاج بێت ئەم کتێبانە تۆمارکە بەدەنگ تەنانە نەک نابینەکانی کەسانی چاوساخی ڕەو کاتە سوودی لێبینن و ئەم منهەجانە کە بەردەوام بە نابینا بدرێت ساڵانە یاخود بەپێی ئەو پێویستانی کە پێویستەکە ئەو منهەجانە بەدەنگ تۆمار بکرێن بە تایبەتی لەلایەن وانەی مامۆستاکە کە تایبەتە بۆ وانەی اختصاصی هەیە لێرە ئەو نابینای کێشەی لە کۆڵە بێتەوە کە بەردەوام تەکلیف لە هاوڕێکی کا کتێبێکی بۆ بخێنێتەوە تەکلیف لە خوشک و براکەی تەکلیف لە دراوسەکەی لە هەر کەسێکی تی کە زۆر جار ئەو کەسە خۆی تاقدی نییە کتێبێکی ئاسایی بخێنێتەوە یا کتێبەکەی خۆی بخێنێتەوە چ جایەوەی کە کتێبێک نەفسەر بۆ ئەسەر بەدەنگ تۆمارکە بۆ خوێنکارە زۆر جار لە ڕوودامان بێ لەوانەیە کتێبیەوە کە زۆر جار لایەنی ئینسانەکە زاڵە و هاوکارە بێ بۆ نابینەکە ئەم کتێبی بەدەنگ بۆ تۆمارەکە و لەگەڵ ئەوەشە ئەو ستۆدیانەی کە هەن بەردەوام ئێمە توانیمانەوە لە شارەکانی کە سۆدەکانی کەش بەردەوام کتێبی چیرۆک و ڕۆمان و بابەتی مێژ و زانستیەکان و فەلسەفە و هەموو ئەو شتانە و کتێبی ئاینەکان بەردەوام بەدەنگ تۆمار کرد لەلایەن کەسانی خۆبەخشەوە و دواتر لەلایەن نابیناکانەوە خوان منتاجەکرێت لەبەری کۆمپیوتەر کە دەنگی دەسەرە و دواتر لەسەر CD یاخود لەسەر میمۆری فلاش بە دیاری ئەدرێ بە نابینان بۆی ئەوانش ئەمە بەشێکی تر بێت لە پڕکردنەوەی کاتەکانی بۆشایی ئەو نابینایە کە لە ماڵەوە گوێ لە کتێب بگرێ یاخود کاتەکانی بە گوێبستن لە کتێب بەسەر بەرێ. زۆر باشە کاک عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت زۆر سپاس بۆ ئێمەدا بەشدار بکات. ئاسەرکەوتوو بن ئێمە زۆر خۆشحاڵین هیوادارین کە کەناڵەکانی کەش بەردەوام شاشیان لەسەر ئەو خام پێداویستانە بێ کە بتوانن لا بۆنە مناسەبەکانە بەسەرام بکەنەوە ئەو مەعاناتانە بگەین با ئێمە نەڵێن وڵا بەسەلا حکوومەتی جناکە و ئەمە هەر قسەیەکە ئەڕوا و گوێی نییە و نابیستێ چی ئەمانە بەڵام گەاندنی پەیامەکان خۆی بەخۆی گرنگی هەیە نەک بۆ حکوومەت بۆ ناو کۆمەکە بۆ خەڵکی ژارێکی دەستان خۆش بەسپاسان ناوبڕێک وەرەگرین و پاشان نەگەڕێینەوە.